شەڕی ئەمجارەی نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان کە لە غەزە و لەلایەن میلیشیاکانی هەماسەوە دەستی پێکرد و لە سەرانسەری جیهان دەنگیدایەوە بە پێ راپۆرتەکان تا ئێستا نزیکەی 1200 هاوڵاتی سیڤیلی ئیسرائیلی و 2330 فەڵەستینی تێدا کوژراون. بۆ تێگەیشتن لەو شەڕ و خوێنڕشتنەی کە ئەمڕۆ لە غەزە ڕوودەدات پێوەستی بە زانینی مێژووی غەزە هەیە. غەزە تا ساڵی 1970 لەلایەن ئیمپراتۆریەتی عوسمانیەوە کۆنتڕۆڵ کرابوو. پاشان لە ساڵی 1922 فەڵەستین بوو ماوەی 30 ساڵ لەژێر کۆنتڕۆڵی بریتانیا بوو کە لە ماوەیەدا جووەکان بە تایبەت لە ئەوروپای ڕۆژهەڵاتەوە ڕوویان کردە فەڵەستین و زایۆنیستەکان و بە پشتیوانی بریتانیا بە هیوای دروستکردنی وڵاتێک بوون بۆ جووەکان لەسەر خاکی فەڵەستین. لە ساڵی 1948 نەتەوە یەکگرتووەکان پلانی دوو دەوڵەتی پەسەند کرد کە لەلایەن سەرکردە عەرەبیەکانەوە بە توندی ڕەت کرایەوە، بەڵام ئیسرائیل دامەزرندنی خۆی ڕاگەیاند. مسر بۆ ماوەی دوودەیە فەرمانڕاوایی غەزەی کرد کە لەو ماوەیەدا فەڵەستینەکان ئازاد بوون لە کارکردن و خوێندن لە مسر. بەڵام لە جەنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ساڵی 1967دا ئیسرائیل لە جەنگەکە سەرکەوت و غەزەی لەژێر کۆنتڕۆڵی مسر دەرهێنا و دەستی بەسەردا گرت. بە سوودوەرگرتن لە نائارامیەکان ئیخوان موسلیمین کە ڕێکخراوەیەکی ئیسلامی سونیە و بنکەکەی لە مسر بوو، گروپێکی چەکداری بە ناوی هەماس دروست کرد و هەماس بوو بە ڕکابەرێکی ترسناک بۆ یاسر عەرەفات، سەرۆکی ڕێکخراوەی ڕزگاریخوازی فەڵەستین یان PLO. لە ساڵی 1993 ئیسرائیل و ڕێکخراوەی فەڵەستینی PLO لەسەر بەندەکانی ئۆسلۆ ڕێکەوتن کە ڕێکەوتنیەکی ئاشتی بێوێ نەبوو و دەسەڵاتی فەڵەستینی دامەزراند و بریتیش بوو لە بەڵێنی دامەزراندنی دەوڵەتێکی فەڵەستینی. بەڵام لە ساڵانی دواتردا پلانەکە شکستی خوارد. لە سەدەی 21دا دەرزەکانی نێوان ئیسرائیل و غەزە فراوانتر بووەوە بەهۆی تەقینەوە خۆکوژیەکان و هێرشەکانی هەماس لە ساڵی 2000دا کە لە دەرەنجام قەدەغەی هاتوچووە و خاڵی پشکنین لە سەرانسەری کەرتی غەزەدا ڕاگەیەندرا. ئەوەی کە ئەمڕۆ دەگوزەریە و ئەو خوێنڕشتنەی کە هەماس لە 7 ئۆکتۆبەر بەسەر هاوڵاتیانی سیڤیلی ئیسرائیلی دەهێنا، شتڕوهکاران دەڵێن ئیسرائیل بۆ لەشکەرکێشیەکی سەربازی بەرفراوان بۆ سەر غەزە خۆی ئامادە دەکات. جانسن کۆنکریۆس وتەبێژی بەرگری ئیسرائیل دەڵێت 7 ئۆکتۆبەر هەرە بەترین ڕۆژە لە مێژووی ئیسرائیلدا، 11 سپتەمبەر و پێرڵ هاربەرە پێکەوە.